سرند بدن، سرند بدن. سرند بدن، سرند بدن. سرند بدن، سرند بدن. عملیاتی هاوشو قهرمانانه پیشمرگکانی هزی شهید پیشوا و هزی بیان بیاد و بیروری شهیدانی حزبی دموکراتی کردستانی ایران لسال 66. بجوری والگیش دول کمیتکانی حزبی مهاباد و بوکانوا پیشمرگکانی هزی بیان و هزی شهید پیشوا بریارنده و بیاد و بیروری شهیدان حزب لسال 66 یا تیکی نظامی و کمیونه دجی هزب کریجی راوکانی رژیمی آخوندی بریابرن بو اما بستا گردانی ضربتی امام حسن زیجی لگندی نوبار سر بناوسی پیر محمدی بوکان لدوازده کیلومتری روژاوی شاری بوکانین هل بشارده گردانی بناو ضربتی امام حسن لناوسی کشی دشتایی و بتواوی میلیتاری زکراوی بوکان هل کوتو بمبستی ضربلیدن لهزی پیشمرگو بربرکانی لگل خباتی رواو عادلانی گلکمان جنایت کارترین و دلرخترین هزکانی رژیم لم گردانا کوبنوا ام گردانا ارچی فرماندری 25 ملگی دشمنی لوناوسه او پیانجران و آزار و اشکنده خلچی باوده بو لسندین گروهی بناو ضربتی رژیم پیکات بو بو انجام و برای بردنی گلالی عملیاتیان پیشمرگکانی لکی یکو پلی فرماندری هزی شهید پیشواو لکشیگ لپیشمرگکانی هزی بیان ساعتی یکی پاشنی و شوی حوتی رزبر خوگن لگردانی امام حسن نیزی کرده و بون دو دسته یکم برای کوپیکی لتفولک خورکانی هلدراو لدورو بری ناوندی گردان جیگیر بون دسته دو هم لقهرمانکانی دموکرات بو برپرز دولوی هموزش نزمو زولکی دشمنو بو پیشگیری لحاطنی هزی یارمتی در لریگاکانی عزیز کند بونو بار پاش بلاخ بونو بار بغداداغی بونو بار سیداوا بونو بار قرالی بونو بارو هموشون آسمکانی آوایی نو بار زال بسر ناوندی گردانو ملگی نو بار زیجیر بونو خسیان جر چاودیری خویانه تاشبی قهرمانکانی گل میرادگرانی شیدان اسماعیلی خورشیدی و بازیدی نبردی به تواوی لشون دیاری کراوکان دام زانو زیگیر بون دست لسر پلا پیتکیت فنگ آمادهی برای بردنی دستوری پلاماری شورش گرانیان للاوین فرماندری عملیات و با سر دشمنانی آزادی انسانیت مانوا ساعتی یکو دقیقی پاشنی و شو دستوری پلامرد را لپیش دا تاق مگل پیشمرگکان که برام بر بشویری نگهبانی پایگی گردانی امام حسن زیجیر ببون لنگهبانکان چون پیشو حتی گیشت نا چند متریانه اینجا لپر لحموله کوا قهرمانکانی دموکرات ریبوارانی ریگی شیدان پلاماری شورش گرانیان بو سر نگهبانکان دست کرد
هێزەکانی دیکەی ڕژیم بنێو پایەگەودا هەرکە ئاگاداری پەلاماری شێرانەی کوڕەکانی دموکرات بۆ سەر نیگەهبانەکان بوون بۆ نەجاتیان وەجم و جۆڵکەوتن غافل لەوەی کە پاولێزراوی کوردستان هاوسەنگەرانی شەیدان قەمبەری مەحموودی و سەرهەنگی ئەحمەدی لە مەتەرێزی شەرەفدا دەست لەسەر پەلاپیتکەی سەچی شەرەف و سەربەرزی ئامادەی بەرپەرزدانەوەی هەموو جەشنە و جۆڵێکی دوژمنن هەر بۆیە لەگەڵ کوهێزی بێورەی دوژمن بە مەبەستی ڕزگارکردنی نیگەهبانەکان لە وەتاوەکان ڕاو بەرەو شوێنی نیگەهبانی وەڕێکەوتن لەپەر لە هەموو لایەکەوە لە دەوروبەری پایەگاوکە واتە پشتی تەپۆڵکە خۆڵەکانەوە بارانەی ئاڕپیجی گولەی تەشی سووک و ناڕزوکی دەستی بەسەر هێزەکانی ڕژیمداباری بەکرێ جیراوەکان کە خۆیان لە ژێر هێڵەی ئاگر و گولەی پێشمەرگە ناودەزی نیگەهبانەکانیان لەبیر چۆوە و هەر یەکەی لە فکری خۆ دەربازکردن و شاردنەوەی خۆی کەوت بەڵام ڕۆڵە بە هەڵمەتەکانی ناوچەکانی مەهاباد و بۆکان بێ پسانەوە ڕقی شۆڕ ژێراونەیان بە گولەی گەرم و تۆڵ عەسێنی سەچی دەستیان بە دوژمن دەڕشت و دەرفەتی هەموو جەشنە زم و جۆڵێکیان لە دوژمنانی ئازادی و ئینسانیەت بڕی بوو ئاوربارانی پایەگەی گەورەی گوردانی ئیمام حەسەن بۆ ماوەی 40 دەقیقە لەناوگەن قاورمانەکانی هێزی بەیان و هێزی شەید پێشەواوە درێژەی هەبوو دوژمن بە تەواوی لە ژێر ئاوری تند و پەلاماری شۆڕش ژێرانەی کوڕەکانی دموکراتدا زەلیل و داماو بوو بڕستی لێبڕا بوو ئینجا ژمارەیەک لە قاورمانەکانی دموکرات بە ئیمان بەسەرکەوتن و ڕێی بەرزیانەوە بۆ پەکخستنی جۆپە لە خاوژەی دوژمن بە شێوەیەکی قاورمانانە خۆیان لە نێو ناوەندی گوردانی ئیمام حەسەن هاویشت بە ناڕنجکی دەستی و دەستڕێژی سەچی سووکی دیکە دەستیان بە ئاوربارانی باقی سەنگەر و شوێنە هاسەمەکانی ئەم گوردانە کرد کە ژمارەیەک لە دژی گەلیە بەکرێ جیراوەکان سەنگەریان لێگربوو پێشمەرگەکانی گەل شێرەکڕانی نێو سەنگەری ئازادی بۆ بە چۆکداهێنانی هێزەکانی دوژمن شەڕێکی تند و تیژ و دەستەوی خەیاڵ دەست پێ کرد بە هەڵمەتی تند و تۆڵ تواویان هەموو سەنگەرەکان بگرن و بە پەلاماری شێرانە و دەستڕێژی توندی سەگەکانیان بەکرێ جیراوەکان لە نێو سەنگەرەکانیاندا لەر بکەنەوە و حەساری پایەگاوکە لە دوژمن پاک بکەنەوە اینجا پێشمەرگەکانی دموکرات هاوسەنگەرانی شەهید سولەیمانی نازداری و شەهید قادری فەرعونی بۆ دەست بەسەرداگرتنی تەواوی پایەگاوکە بەرەو وەتاغ و ساختمانەکانی دەستیان بە پێشڕەوی کرد لە شەڕێکی نەبەزانەدا تواویان کۆتایی بە دواو پەلە قاوژەی بەکرێ جیراوەکان کە سەر شۆڕانە دیفاعیان دەکردبێن و هەموو دیو و وەتاوەکانی ناوەندی گەورەی گوردانی ئیمام حەسەن کە بریتی بوون لە دیوی گروهی زەربەت دیوی پاوێگەی حەفاظەتی دیوی ئیتلاعاتی دیوی فەرماندەری گوردان دیوی فەرماندەهانی گروهی زەربەت دیوی ئیدئۆلۆژی دیوی مخابرات و بێسیم دیوی تدارکاتی پرسنلی دیوی بێداوی یەک بە دوای یەکدا بگرن و دوژمنی لێ پاک بکەنەوە بەم جۆرە لە سەعاتی 3:30 پاش نیوەشەو قاورمانەکانی گەل قوتابیەکانی شەهید کاکەژار و شەهید حەسەنی جەمشیدی توانیان بەدەنگی دلێر و قاورمانانی بژی حزبی دموکراتی کوردستانی ئێران هەواڵی سەرکەوتنی ئەمەلیاتەکە و دەست بەسەر داگرتنی ناوەندی گەورەی گوردانی ئیمام حەسەن بە
بهێنن لە دەست بەسەرداگرتنی ئەم ناوەندەدا تەنیا سێ کەس لە بەکرێ ژیراوەکان توانیان خۆیان دەرباز بکەن ئەوانی دیکە کە 144 کەس بوون 137 کەسیان کوژرا و 7 کەسیشیان بەدیرگیرا کەلاوکی 112 کەس لە دوژمنانی کوردستان کەوتە دەستی پێشمەرگەکان کە 86 کەسیان بەم ناوانە بۆ ڕۆڵە قارەمانەکانی دموکرات شانازی خوڵخێرەکانی ناوچەکانی مەهاباد و بۆکان شناساوی کراون. بۆ حولێنج بۆ یەکگرتنە هەردوو ئالیەن حزب دموکرات بەردەوامن و ئەنداموالیگرێن دموکرات کەمپێنێک بناوی کەمپینە بەفرامباری ئاواکردن ji bo vê kampînê jî mafaj dengê bêjerê berê ya radyodengê Kurdistana Îranê Ehmed Şêrbegî hatiye wergirtin. Adaxuyaniya vê kampînê bi dengê Şêrbegî hatiye xwandin û wesan dibînin ku vê hestekê nostalojîkî çêbike. ئەمە دەنگی دیموکراتێکی یەکگرتوو بەهێز لە دەی هەشتەی زاینیدا بوو دەنگێک کە ئێستا دەیەوێت ئەو یەکگرتوویە بۆ بنەماڵی دیموکرات بگەڕێنێتەوە. ئەحمەد شێربەگی بێژەرە بەناوبانگەکەی رادیۆی دەنگی کوردستانی ئێران کارنەوەی ڕابردوو لە ڕۆژهەڵاتی کوردستان بیرەوەری تایبەتیان لەگەڵی هەیە. خوێندنەوەی بەیاننامەی کەمپینیەکی بەفرامبار کە پێکهاتووە لە چالاکڤانانی سیاسی و مەدەنی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ یەکگرتنەوەی هەردوو باڵی دیموکرات بە دەنگی ئەحمەد شێربەگی جارێکی دیکە هەستێکی نۆستالۆژیکی لەناو ئەو کەسانەدا دروست کرد کە سەردەمانێک بە نەعرەتەی ئەو گۆشکراوی بیری نەتەوەی دەبوون. بەڕێزان دەفتەری سیاسی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و حیزبی دیموکراتی کوردستان ئەوەی لەم بینەدا زیاتر بۆتە هۆی دڵساردی و بێهیوایی ڕۆژهەڵات دابڕانی بنەماڵەی گەورەی دیموکراتە یەکگرتنەوەی ماڵی دیموکرات دەبێتە یەکەم هەنگاو بۆ سازکردنی بەرەیەکی بەهێز و یەکگرتوویی سەرجەم حیزب و لاوێنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ خەباتێکی تۆکمەتر و شوێنداونەرتر. شێربەگی هاوکات لەگەڵ شۆڕشی گەلانی ئێران باهۆی دەنگە بەرز و تایبەتەکەیەوە دەبێت بە لیدەری خۆپشاندانەکانی مەهاباد لە دوژی حکومەتی پاشایەتی. پاشان لە ساڵی 1970ەوە دەبێت بە پێشمەرگەی حیزبی دیموکرات و لە ساڵی 1970ەوە دوو ڕۆژ دوای دەست بەکاربوونی رادیۆی دەنگی کوردستانی ئێران دەچێتە رادیۆ تا ساڵی 1994 و کشانەوەی هێزەکانی دیموکرات بۆ شاری کۆی باشووری کوردستان هەواڵی ئۆپراسیۆنەکانی هێزی پێشمەرگە دەخوێنێتەوە. من پێشمەرگەم ژیانم وەک تەمەنی پەپولەیە کورتە بەڵام لە فریندا دەبمە هەڵۆ بەرز دەفرم بۆ ئازادی. دکتۆر سعید شەرەفکەندی سکرتێری پێشووی گشتی حیزبی دیموکرات سەبارەت بە ناوبراو دەڵێت. تعریفی ئەو دەنگە دلێرەکەی ئەو دەنگە هاندەرەکەی نەکەم فقط یەک شت بڵێم کە پێمان بەستە بۆ معرفی هەموو حیز دەکەن کە وەختێک خەبەرێک دەڵێ لە ڕاستیدا هیچ ئینسان هەز ناکە کە شتێک دەخوێنێتەوە یا خەبەر دەڵێ شتەکە بەشێک لە لەشێتی دێڵێ و ئەو هەستە ممکنە نەیڵێن پێشمەرگە یا ئەمە نێڵێن بەڵام هەر ئەو هەستە منتەقل دەبێت بە کەسێکی کەجێی دەداتێ و بۆیە هێندە تاثیر تێدا دەکات. من پێشمەرگەم من زایەڵەی ئەو زیندانیم کاتێەوە بەرقامچی دەدرێ. شێربەگی دوای کەبوونی دەنگی چەکەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان پەڕیوەی ئەوروپا بوو ئێستا لە وڵاتی سویسرا نیشتەجێ و خۆی بەندامی بنەماڵی دیموکرات دەزانێت لە هەوڵێەوەدایە جارێکی دیکە یەک ڕیزی و یەک دەنگی بۆ ئەو بنەماڵەیە بگەڕێنێتەوە. کشکی خۆر و گوڵەگەنمم نوکی ڕازبێژی قەڵەمم خوێنی سووری شەهیدانم ڕەنگی مندیلەکەی قازیم بە فیسپی لوتکەی بەرزی چیاکانم سەوزی لێرەواری چروپڕی کوردستانم.
ولی برزان هاجی برز احمد شیربگی لجنیوا سوئیسرا سریرا تلفنی بمریا کاک احمد دم باش کاک زفر کاک احمد پشتی 20 سالان تجاره که دنجی بدنگ خو گوت دفتر سیاسی حزب دموکرات چه هستک بالته هبو براستی هستی آوا ناتوانی بیانی بکەیت چونکە شتەکەت لە دەروونەوە دێ ئەوەندە خولیای ئەو شتە بوومە و مەسەلەیە بووم کە بۆ خۆشم نازانم بەڕاستی چۆن باسی ئەو هەستم کەم کاک ئەحمەد مژارەمە یا یەکگرتنە هەردوو ئالیەن دموکراتە حەولێن بە گەشتنە کودەرێ یانجی حەولێن بە وەکە ئەندام و ئالیگرین هەردوو ئالیەن دموکرات کارینە گڤاشێکی بخنە سەر بە تایبەتی سەرکرداتی هەردوو ئالیان کۆ ئەو خەونەوە بجیبێت کاک زەفەر بەڕاستی ژمارەیەک لە خۆبەخشانی دموکرات لە ڕووناکبیران و لە خوازیارانی یەکگرتنەوەی ئەم دووباڵی حیزب زۆر بە جددی دەحەولی ئەوەدان کە دوولایەنی دموکرات بێنە سەر ئەو قەناعەتە کە یەک بگرنەوە چونکە ئێمە هەمومان دەزانین ئەمڕۆکانە کوردستان ناوچە بە کۆناغێکی زۆر هەستیاردا تێدەپەڕێ یعنی ئاڵوگۆڕەکان ئەوەندە خێران کە قۆستنەوەیان بەڕاستی زۆر سەتونە ئەگەر کاک ئەحمەد ئەم بینە سەر بپرسێ ئەگەر ئەو ئالۆزیانە ناوچەیەدا نەبان ئەو گوهارتنە وسان بەلاس چێنەبان ینی یەکگرتنە دموکرات نەپێویست بوو من با نظری خۆم بڕم لەم بارەیەوە کاک جعفەر من لە بیدایەتەوە لەو ڕۆژەیەوە کە حیزبی دموکرات دوولەت بۆ ناڕەزایەتی خۆم دەربڕیوە چونکە حیزب لە هەموو کاتێکیدا پێویستی بە یەکگرتنی ڕێزەکانی خۆیەتی هەر کاتێک جودایی و نێوان ناخۆشی و دووبەرەکی و ئنشقاق دەکەوێتە نێو ئەو حیزبانە کۆمەڵانی کوردستان متمانەی سەبارەت بۆ حیزبان لەدەست بزن یعنی شتەکە ناخۆشە چ ئێستا و چ لە ڕابردووشدا باشە کاک ئەحمەد چ قاسی گەشتبینی تو چ قازی گەشتبینی کە هەردوو ئالیەن دموکرات یەک بگرن و خواستێنتە لە سەرکرداتیان هەردوو ئالیان چنە من پێم وابێت ئێستاکانە کە بەخۆشیەوە کە سەهۆڵی نێوان دووبەرەکی و ناوکۆچیەکان تواوەتەوە ئێستاکانە هەردووک لایەن هاتوچۆی یەکتری دەکەن بۆ داونستان لەگەڵ یەکتر دەکەن کە مەسەر بە مکانیزمێک ببینەوە بۆ ئەوەی کە ئەم یەکگرتنەوەیە ڕێککەوە زوو سەر بگرێ هەر کەمپینی یەکی بەفرامباریشەیە هەموو حەولی ئەوەیە کە ڕێکەوتنێکی لەم چەشنە زووتر بکرێ چونکە ئەلحانەکانە چەند ڕۆژی دیکە ئەمە دەگەینە 69 ساڵ وەگەری دوی ڕێبەندان ساڵ ڕۆژی کۆماری کوردستان پێما بێ ئەمە هەلێکی زۆر لەبارە بۆ یەکگرتنەوەیەکی ئاوا کە مزجێنی یەکگرتنەوە بدەن بە کۆمەڵانی خەڵکی کوردستان. کاک ئەحمەد سپرسە داویە بکەم ڕەنگەژی هەندێک تایبەت بەتە بە بەری کۆ جدابوونی لە حزبێ چێ ببە یان وەکوتە گوتە حزب بە دوو حزبێن دموکرات دەنگێتە ساڵانێک بوو کە هەر نەما بوو دەبێ حزبێدا بەڵێ چما پرسیارەکە وەیە کە بۆچی نەماوە بەڵێ بەداخەوە من کاتێک کە پێوەستی حیزبی دموکرات و دەنگی کوردستانی ئێران بووم دەنگی من بە پێی ئەو مەعیارە دەنگیانەی کە لە ئستانداردی دەنگیدا هەیە دەنگی من دەنگی چیا بوو دەنگی پێشمەرگە بوو دەنگی بەرخۆدان و دەنگی ڕاپەڕین و هاندان و نێڵدانی کوورەی شۆڕش بوو کە کاتێک من بەڕاشکاوی دەڵێم دەنگی من کە دەنگی شاخ بوو نەمتوانی لە کۆیە کە حزبی دموکرات هاتە کۆی و خوڵایی خاکی باشووری کوردستان دەستی لە شاخ هەڵگرت و لە سیال کرد و هێزی پێشمەرگە گەڕانەوە هات نەدەشتایی ئەو چالاکیانە نەمان یعنی ئەوە بوو زۆرتر تەئسیری لەسەر مندانە کە نتوانم لە دەنگی کوردستاندا کار بکەم ئەو جۆرەی کە دەنگم پێویستە بۆ ئەو خەڵکە و بۆ ئەو بزۆتنەوەیە وەگەڕی بخەم. باشە چاوە بوو کۆتە بەیاننامەیە کەمپینە یەکی بەفرامباری خواند بەڵێ بۆچی خوێندنەوە بەڵێ چاوا بوو بۆ خۆ من دەمێکە خوازیاری ئەوم کە ئەم دوو لایەنە حیزبی دموکرات بەخاتری ئەو شرایەتی کە ئەمڕۆکانە کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان تێیدا جێگیرە یەکگرتنەوەیەک لەنێو حیزبی دموکراتدا ڕوو بداتەوە چونکە ئەو حیزبە بەڕاستیەکە یەک بگرێتەوە دەبێتە تەوەرێک بۆ
کۆکردنەوەی باقی هێزەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە دەوری خۆیاندا پلتفۆرمێک فێک بێنن بۆ بەرەیەکی یەکگرت و بۆ سوزانم بۆ جەبهەیە کە تۆکمە بکەنەوە لەسەر چ بکەنەوە لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان. بەڵێ گەلێک سپاس بەڕێز ئەحمەد شێربەگی بێژەری بەرێ ڕادیۆ دەنگی کوردستان ئیرانی سپاس کۆتە بەمە ڕابووش. سپاس بۆ ئێوە کاک زەفەر، سپاس بۆ کاناڵی ئاسمانی ڕوودا بۆ ئەم پرسەی کە بروژاندی. زۆر سپاس. ئەم بەردەوا من لەسەر نوچێنخۆ سەرۆکی دەستەی هەڵبەشیا هێزن چەکدارین ئەمریکای جەنەرال مارتین دێبسی هەبوونە ئیرانی دە عێراقیدا بە مەترسی لەسەر ئەمریکای نابینە لێدە هەمان دەمێدا دەبێژە کۆ هەر تشت دەبن چاودێری ئەوەندەیە. بە گوتنا دێمسی هەیە کۆ حکوومەتە عێراقی نیشتیمانی بە هەبوونە ئیرانی دە عێراقیدا توگەفێ لەسەر هێزین ئەمریکای دەبی وڵاتیدا ناکە.